پایانی دڵان ئارامش و چێژی قورئان بەرنامی پایانی دڵان. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وسارعوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها السماوات والأرض أعدت للمتقين. الذين ينفقون في السراء والضراء والكاظمين الغيظ والعافين عن الناس والله يحب المحسنين. والذين إذا فعلوا فاحشة أو ظلموا أنفسهم ذكروا الله فاستغفروا لذنوبهم ومن يغفر الذنوب إلا الله ولم يصروا على ما فعلوا وهم يعلمون. أولئك جزاؤهم مغفرة من ربهم وجنات تجري من تحتها الأنهار خالدين فيها ونعم أجر العاملين. صدق الله العظيم. بسم الله الرحمن الرحيم. سپاسو ستایشی بێحەد و حیساب بۆ خوای پەروەردیگاری جیهانیان. سەڵات و سەڵاوات دەنێرم بۆ ڕوحی ڕەسوول الله صلی الله عليه وسلم. درود و ڕەحمەت و گەورەی و شکۆ بۆ سەحابەکان و یارانی ڕەسوول الله صلی الله عليه وسلم و سەلام و ئاشتی خوای پەروەردیگاریش لە ئێوەی بەڕێز و خۆشەویست بێت بینەران و بیسەرانی بەرنامەی پەیامی دڵان. خۆم بە خۆشحاڵ و بەختەوەر دەبینمەوە لەو ئەڵلقەیەش بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەیشتمەوە. تەوەرە و بابەت و باسی ئەو بەرنامەیەمان تایبەتە بە هەڵس و کەوت لەگەڵ یەکتر. ئایا بزانین هەڵس و کەوت لەگەڵ یەکتر پێناسەیەکی دیاریکراوی هەیە؟ و ئایا حکمی شەرعی چییە و چۆنە؟ و با بزانین لە قورئانی پیرۆز و لە فەرمایشتە ڕاست و سەحیحەکانی ڕەسوول الله صلی الله عليه وسلم چۆن باسی ئەو بابەتە کراوە کەوا هەڵس و کەوتە لەگەڵ یەکتر. و هەروەها دەپرسین پێشینی چاکمان باب و باپیرانمان چۆن هەڵس و کەوتیان لەگەڵ یەکتر کردووە؟ ئەو کاریگەریە دەرونیانە چین کەوا هەڵس و کەوت لەگەڵ یەکتر بەجێی دەهێڵێت لەسەر تاک و کۆمەلگا؟ و لە دواتجاریش دەپرسین بەرهەم و سوود و کەڵکی هەڵس و کەوت لەگەڵ یەکتر
چین بە پشتیوانی خوای پەروەردیگار کۆمەڵێک پرسیاری تریش لەو بەرنامەیە ئینشاءالله بیسەری بن بە وەڵامدانەوەی ئەو مامۆستا بە ڕێزانە. بۆیە بە مامۆستایان دەڵێم ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوهو. یاخۆ بەخێر بن هەموو لایەکتان. سەرەتا لە جەنابی دکتۆر ئەحمەدی شافعیەوە دەست پێ دەکەم و دەپرسم ئایا گرنگجی هەڵسوکەوت لەگەڵ یەکتر و پێناسەیەکیش بکەین بە شێوەیەکی گشتی بزانین هەڵسوکەوت لەگەڵ یەکتر چیمان پێ دەڵێت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وآله أجمعين. داواکارم لە خوای پەروەردگار نوێژ و ڕۆژ و طاعەت و عیبادەتی هەموو لایەکمان قبوڵ بکە و هەروەها ئێوەیش موفەقکە بتوانین هەمومان لەم پەیامەوە لە پەیامی دڵانەوە بتوانین خزمەتێکی جوان پێشکەش بکەین. دیارە ئەم بابەتە بابەتی هەڵسوکەوت لەگەڵ یەکتر یەکێکە لەو بابەتە زۆر گرنگانە کە ئاینی پیرۆزی ئیسلام و سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم گرنگی پێداوە. ئەتوانین بڵین هەڵسوکەوت لەگەڵ یەکتر یەکێکە لە بنەما سەرەکیەکانی ژیانی مرۆڤ. خوای تەعالا جەلە جەلالوه مرۆڤی وا دروست کردووە مرۆڤ هەر خۆی بە سروشتی بوونەوەرێکی کۆمەڵایەتیە واتە بە تەنها ناتوانێ بژی. بۆیە ئێمە پێویستە وەکو جەنابەت ئاماژەت کرد پێناسەیەکی بچووک بکەین بۆ هەڵسوکەوت لەگەڵ یەکتر. یعنی چی ئەم قسە؟ خۆی هەڵسوکەوت لەگەڵ یەکتر بریتیە لەو شێوازە ڕەفتار و ئاخاوتن و کارلێکە کە لە نێوان دوو کەس زیاتر لە دوو کەس ڕوو دەدات. ئەمەش تەنها قسەکردن نییە، یعنی هەر قسە بێت، بەڵکو جاری وا هەیە زمانی جەستە بێ کە ئێستا کە زمانی جەستە ئیشی زۆر لەسەرەکرێ و هەروەها هەستەکان ئەو کاریگەریانش دەگرێتەوە کە کەسەکان لەسەر یەکتری دروستی یەکەن. بەواتایەکی تر ئەتوانین بڵین هەڵسوکەوت لەگەڵ یەکتر بریتیە لە هەموو ئەو کار و کاردانەوانەیە کە مرۆڤەکان لە پەیوەندیان لەگەڵ یەکتر بەکاری دەهێنن بۆ گەیاندنی پەیامێک. ئەمەش پێداویستیەکی کۆمەڵایەتیە کە پێویستە هەمومان ئیشی لەسەر بکەین. ئەتوانین بڵێن گرنگی هەڵسوکەوت لەگەڵ یەکتری لەم خاڵانە یەکترە بینێتەوە، گرنگیەکەی لەمانە خۆیە بینێتەوە. یەکەم بنیاتنانی کۆمەڵگەیەکی تەندروست. هەر کاتێک لە مرۆڤەکان توانیان بە شێوەیەکی جوان مامەڵە لەگەڵ یەکترا بکەن بە شێوەیەکی پۆزەتیڤ، بە شێوەیەکی ئیجابی، بە شێوەیەکی جوان، ئەمە ئەبێتە هۆی بنیادنانی کۆمەڵگەیەکی تەندروست. چۆن؟ چونکی بەهۆی ئەو مامەڵەوە متمانە دروست ئەبێ، هاوکاری دروست ئەبێ، ئەمەش بنیادنانی کۆمەڵگەیەکی بەهێزە. دووهەم گەشەی کەسایەتی، یعنی پەیوەندیەکان وا ئەکەن کە هەمیشە فشارە دەرونیەکان کەم کەنەوانێ. ئەو کەسانە کە لە ڕووی مامەڵەوە بە جوانی مامەڵەت لەگەڵا ئەکەن، تۆ لە ڕووی دەرونیە و فشاری دەرونیت کەمتر ئەبێتەوە، جوانتر ئەزانی کە چۆن مامەڵە بکەیت. سێهەم سەرکەوتن لە کار و پیشە. زۆربەی ئەوانەی کە لە کار و پیشەکانیانە سەرکەوتون ئەوانەیە کە توانیویانە بە جوانی مامەڵە لەگەڵ خەڵکی بکەن و خەڵکی بەرەو خۆیان ڕابکێشن. چوارهەم چارەسەری کێشەکان. کۆمەڵێک کێشە هەیە کە لەوانەیە ئەو کێشە بەهۆی هەڵسوکەوتێکی نەشیاوە کێشەکە گەورەتر بێت، بەڵام بەهۆی هەڵسوکەوتێکی بچووکە و جوانەوانێ کێشەکە حەل ببێت. بۆیە ئەتوانین بڵین بنەماکانی هەڵسوکەوت ئادەمەیە خۆیەگرێتەوە. یەکەم ڕێزگرتنی بەرامبەر. مرۆڤەکان شایانی ڕێزن، بێگوێدانە تەمەن، بێگوێدانە ڕەگەس، بێگوێدانە پلە. مهم ئەوەی هەر کەسێک بتوانی ڕێزی خۆی لێ بگریت. دووهەم باش گوێگرتن. ئەمە زۆر مهمە. کاتێک کە ئەدەوێ قسە بۆ هەر کەسێ بکەی، پێش ئەوە قسەی بۆ بکەی جوان گوێی لێ بگرە، چونکە بە وردی گوێگرتن لە بەرامبەر ئەبێتە هۆی ئەوەی کە تۆ لەو کەسە بە باشی تێبگەی و هەروەها ڕۆخۆشی و زمان شیرینی. زمان شیرینی هەمیشە
زەردەخەنەیەکە بچووکترین پەیامە بچووکترین نامەیەکە کە ئەتوانی لێرەوانێ بچیتە ناو دڵی ئەو مرۆڤەوە. ئەگەر کاتم ما بێ حەزەکەم یەک قسەی پشکۆلەی ئیمامی شافعی بگێڕمەوە ڕەحمەتی خوای لێبێ. ئیمامی شافعی زانایەک بێ بە ناوی یونسەوانی. باش ئەم زانا لەگەڵ ئیمامی شافعیا لە بابەتێکا جیاوازیان ئەبێت. ئەم پیاوە کاتێک کە لەگەڵ ئیمامی شافعیا گفتوگۆ ئەکا هەڵسوکەوتێکی نەشیاو ئەنێ کۆمەڵێ قسەی ناشرین ڕوبەڕووی ئیمامی شافعیەکە. ئیمامی شافعی هیچ پەرچەکردارێکی نابێت. کابرا هەڵەسێ و مەجلیسەکەی ئیمامی شافعی بەجێ هێڵێت و ئەڕاتەوە بۆ ماڵی خۆیان. شەو ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبێ دوای نوێژی خەوتنان بە تەنها هەڵەسێ ئەچێ لە دەرگای ماڵی یونس ئەدا. باش ئەڵێ کە تەقەیدا لە دەرگاکە یونس ئەڵێ کوتم من کوتی محەممەد ئەڵێ هەچی محەممەد ناو هەبوو ئەوەی من بیناسم لەم سەرزەویە هات بە خەیاڵمە تەنها محەممەدی کوڕی ئیدریسی شافعی نەبێ کە دەرگاکەم کردەوە بینیم ئەمە محەممەدی کوڕی ئیدریسی شافعیە شۆکمە حتا نەمتوانی سڵاویشی لێ بکەم بڵێم بە خێریش بی. بەڵام ئیمامی شافعی ئەڵێ هەر بە پێوە لە حەوشەکەیە لە دەرگاکەیە ئەم دووسی ئامۆژگاری جوانەی کردم وتی ئەی یونس سەدان بابەت ئێمە کۆوەکاتەوە لە سەدان بابەتە ئێمە ڕامان یەکە بۆ شوونمان یەکە ئەگونجێ لە چەند بابەتێکە ڕامان جیاواز بێ ناکرێت لەو بابەتانەیە کە ئێمە ڕامان یەکە پشتیوانی یەک بین هاوکاری یەک بین بەدەم یەکەوە بین لەو چەند بابەتە پشکۆلەی شاکە ڕامان جیایە هەر یەکەمان عوزر بۆ ئەوی ترمان بێنینەوە. فەرمی ئەی یونس هەوڵ مەدە لە هەموو جیاوازیەکاندا تۆ سەرکەوتوو بی ئەگونجێ هەندێک جار بەدەستهێنان و ڕاکێشانی دڵەکان زۆر باشتر بێت لە بەدەستهێنانی هەڵوێستەکان. دووهەم فەرمووی هەوڵ مەدە ئەو پردانەی کە دروستت کردوون کاتێک کە پەڕیتەوە ئەو بەر بیان ڕوخێنی نەوەکو ڕۆژێک بۆ گەڕانەوە بەسەریان پێویستت بەو پردانە هەبێت. چوارهەم ئەم خاڵت زۆر مهمە فەرمووی ئەی یونس بەردەوام ڕقت لە هەڵە و دزێوی بێ بەڵام هەرگیز ڕق هەڵمەگرە لەو کەسەی هەڵەی کردووە. ئەمە زۆر مهمە. پێنجەم فەرمووی پڕ بە دڵ گوناه و سەرپێچی فەرمانی خوا ببێزرێنە بەڵام لە گوناهبار ببوورە و بەزەیت پیا بێتەوە کاتێک ئەو گوناهەی کردووە. و هەروەها فەرمووی ئەی یونس ڕەخنە لە وتە و گوتار بگرە بەڕام ڕێز لە خاوەنی وتار بگرە. لە ڕاستیدا فەرمووی ئەرکی ئێمە نەهێشتنی دەرد و نەخۆشیەکانە نەک دەردەدار و نەخۆشەکان. ئەگەر کەسێک بە پەرۆش هات بۆلات باش گوێی بۆ بگرە ئەگەر کەسێک پۆزش داوای لێبردنی لێت کرد لێی ببوورە کەسێکی ناچار پێویستی پێت بوو پەنای بۆ هێنایی یارمەتی بدە و سوودت بۆی هەبێ. لە کۆتاییا فەرمووی ئەی یونس ئەگەر ڕۆژێک ویستت هەر درکێ بڕوێنیت و هیچ چارن نەبوو هەر درکێک بڕوێنیت هەوڵ بدە با درکەکەت وەکو گڵ بێ درکی نەبێ و ئازاری نەبێ و بە کەسا ئەفەرمێ لە کۆتاییە یونس ئەڵێ هەر ئەوەندەم توانی بڵێم گوتم والله یا شافعی معك نصف عقل أهل الدنيا نیوەی عقلی هەموو سەرزەوی تۆ بردووتە. ئەفەرمێ بەهۆی ئەم هەڵوێستە جوانەوانێ فعادا متحابەینی بوون بە دۆست لەمەولا ئەم یونسە نەک بێ مناقەشە لەگەڵ ئیمامی شافعیا بکە ئەچوو بە چۆکەوە لە حەڵقەکانی دەرسی ئیمامی شافعیادا ئەنیشت و سوودی وەرەگرت. خوا پاداش بداتەوە جەنابی دکتۆر زۆر سپاس. دێمە لای بەڕێز جەنابی مامۆستا ڕزگار بێراوەیی ئایا بزانین لە قورئانی پیرۆز بە تەحدید خوای سبحانه وتعالى لە ئاەتەکاندا باسی بابەتی هەڵسوکەوت لەگەڵ یەکتر کراوە و ئەگەر کراوە لە چ منطەلەقێک پێویستە ئێمە ئەو ئاەتانە تەطبیق و جێبەجێ بکەین. بسم الله وحده والصلاة والسلام على من لا نبي بعده. البد لقرآن يعني همو أو بابتاني كباسي أكا لريكي خصني بيوندي كان يعني أو تلبيني مروفة لقر ذاتي الله سبحانه وتعالى ياخذ مروفة كان لقر يكتر بهمو دروس كراوة كان أو علاقي بيني مروف لقر خدا عبادته برستشا بەڵام عیلاقە و پەیوەندیەکانی بینی مرۆڤەکان لەگەر یەکتر لەگەر دروستکراوەکانی دیکەش ئەویشان هەر عیلاقە و پەیوەندی عیبادەتە ئەگەڕێتەوە لەگەر خدا سبحانه وتعالى. بۆیە یەکەم خاڵ کە مرۆڤایەتی بەرامبەر بە یەکتری بکەوە بە تایبەتیش
مسلمانان مسألة احترام الريزقرتنا لسر أو أساسك أخوي قول سبحانه وتعالى أفرمي ولقد كرمنا بني آدم علاقي لدين نية علاقي للرنق نية علاقي لمكانة نية ما دام مروفة أبي أو احترام وأو ريزا هبي وهروها بابتي عدادات دادقري لقري يكتر حتى أقات أو حدي أقر كسيك خوانا خواست لنا ودليشي برامبر كسيك شتيك دروستا نابي عدالة دادقري لقر بفوتيني كأفرمي ولا يجرمنكم شنآن قوم على ألا تعدلوا يعني أورق ليبونو نابي واليبكا كعدالة دادقر نبي لفوق عدالة شوا أروال لبو إحسان وتساكا كردن كأفرمي وقولوا للناس حسنا كأبي أو بري وتكاني جواني بي كأيداد بدورو بري وهروها بوني رحمته بزي لنا وتاكا كاندا كخوي قول سبحانه وتعالى ببيغمبر فرمي صلى الله عليه وسلم فبما رحمة من الله لنت لهم أو رحمة بزية كنرمون يعني لقري يكتر دروز أكا أوجه يقلع علاق كان كأبي هبي لنا ويكتر بهمان حالة يعني كاتك كأبيني دوكس بيناتيان يبي أو إصلاح ذات بين بكر لبيني تاكا كان ذاك أخوي قول سبحانه وتعالى أفرمي إنما المؤمنون إخوة فأصلحوا بين أخويكم وهروها لقري يكتر لما ملا باراستني زبان وبختكردني زبان باكردنوي زبان لهرشتك كقالتا بيكردنا غيبت كردنا حتى قماني خراب بردنا ولا يغتب بعضكم بعضا لا يسخر قوم من قوم وعفو كردن زبط كردني نفسه دروني خوي لوي كتوريش تشي برامبر بكا لبرامبر خلق كخوي قولا أفرمي سبحانه وتعالى والكاظمين الغيظ والعافين عن الناس والله يحب المحسنين أو لو ديوة تاكان بلام هندك ديوش من هي ديوي كوملايتي مسألة دراوسية مسألة حتى لغير غير مسلمان كخوي قوله سبحانه وتعالى أفرمي لتعايشوا بيك وجيان لا ينهاكم الله عن الذين لم يقاتلوكم في الدين ولم يخرجوكم من دياركم أن تبروهم وتقسطوا إليهم وهروها حتى أقالبون ما ملكدن لدي واقتصادي كاني شوا أقاداربوني كساني هجار كساني محتاج كخوي قوله سبحانه وتعالى أفرمي فأما اليتيم فلا تقهر وأما السائل فلا تنهر ويحبون يعني ويطعمون الطعام على حبه مسكينا ويتيما وأسيرا أو أنا همو ما ملي زورجان كقرآن أما جي بي أكا وهروها لأمانة عدالة دادقري لقري يكتر لشوازي ما ملي اقتصادي كان كأفرمي وأوفوا الكيل والميزان بالقسط يا أيها الذين آمنوا لا تأكلوا أموالكم بينكم بالباطل لكو تايدا خوي قول سبحانه وتعالى مروفي بزينيشين دانا لسرزوي نقبه كاري بلاو كردنوي خرافة لسرزوي ولا تفسدوا في الأرض بعد إصلاحها خافة داست بذات يا ربي زنا إمام مسترزقار برسياري فرمايشتا شيرين الصحيحة كان رسول الله صلى الله عليه وسلم لجناب إمام مستخالد دكم بزانين لسيرته سنة رسول الله صلى الله عليه وسلم تون بابتي هالسكود كراوة وباس كراوة وبيغمبري خواه صلى الله عليه وسلم تطبيق جيبة زي كردية وأمر فرماني شي كردية با أمته بخلش مسلمان كوا أو بابتانا جيبة زيب كنت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم. طبعا ديارة ما هرشتك غير بيوري كاين دواي قرآني بيروس سنتي بيغمبر صلى الله عليه وسلم وكدوم سرساوي إسلامي بل. طبعا بيغمبر صلى الله عليه وسلم أجر تماشا جياني بكاين إما وكو أورو مسلمان ظلم همو ما نشر مزار دبي شون لبروي بيغمبري خواه صلى الله عليه وسلم تماشاي كأسلوبي يجي هو لقر خلق دا لقى أسلوبي أورو مسلمان دا ليك جوائزة سردمي بيغمبر تماشاك صلى الله عليه وسلم أصحاب تماشا أويان ذكرت لسر سيرتي أو برورد دمون يعني براستيكم الغاية خوش بخت يعني هبو دور بو لدزي لقندلي لخرابة لغش لفيل لعزية داني يكتري ده هموي شاويان لبيغمبرك صلى الله عليه وسلم أخوة قرأ آياتي بو منازلك لقد كان لكم في رسول الله أسوة حسنة بيغمبري خواه صلى الله عليه وسلم تماشا جاني تبيني كابرها لمزقوتي ميزي دا كادر ليقري يعني هالسكوتشي لقد نويني دفرمي أريق على بوله سجلا من ماء برون دواء هندي آي بيدا كان إيشا كحل دبي
يعني كابرا تصرفي پیغمبر دبینی صلى الله عليه وسلم حتى الراوية كذا فرمي ديتي همو خوان لي تورا كد بس پیغمبر صلى الله عليه وسلم لقر يعقوب زور اسلوبه زواني هبو دليل دعاء ده يقول اللهم ارحمني ومحمدا ولا ترحم معنا احدا خوان رحم بس بمنو محمد كي پیغمبر صلى الله عليه وسلم كجي لي فرمي لقد تحجرت واسعا الله كابرا اعرابي شتيشي زور فراوانه دقسكا كردوا رحمتي خوا زور فراوانه كابراي دي كلنا ويش بيدك جي همو الصحابه خوي لي تورا دكن پیغمبر بانجي دكا صلى الله عليه وسلم خوي وصي پیغمبرك صلى الله عليه وسلم دليل بذاك بابا قرباني بم والله لجيانم دا معلمي شوام نديتيا نخوي لي تورا كردم نلي دام نهز قوتي او نجنا قنزي قصي خلشي تدا بكري او قران تكبير سبحان الله يعني بأسلوب يشوها بيقوتم بيغمبري خواه صلى الله عليه وسلم كقد زاري ديك يعني ناوش تدو باربكم مو قلب بأسلوب يشي زوان زاولو ما مستايا كان يعني براستي درسي تدايا كتوتوي كسي كتب قيني جاري واهي هم كس تقادني وكو يغني بو أسلوب زوانا تواني قلب باشي خلشي تيب قيني إمام الشافعي فرمي رحمتي خواه لبي طلبك ما بوتا تلزار لو بدوبارا نكر باوتينا دقاش بس هر ليشي بيزارنا دبون قو فير دبيتر كاتبروج جاني بيغمبر تماشاك صلى الله عليه وسلم لولا دبني كابراي عربي دي عباي راشي بينا مالم بدي خو مال نهي داك نهي بابتا اصحاب ليتو ربي پیغمبر صلى الله عليه وسلم فرمنا قسكي راسته مالك نهي باب من نهي داك ما سي دوي لبوي دابين كانوا بي بدن تماشا جياني كي پیغمبر صلى الله عليه وسلم لجياني دا طولي ليشك نستاندي تو بيزار محاوله اغتيالي كرايا عزيتي درايا شعري بس داغو ترايا كسوكاري كجرايا حموي او تصرفاني بس جواب دايتو بعفو بلي بردن بهادئي بقونجان لقر كسكا لو او بويت السبب يوي خلق زور هاتنا اسلامتي حتى لو انا او امام حمزه الشهيد كرد وحشيبو لو هاتنا اسلامتي خالد كروليد او قائد ابو قوريب لقريش دا كلو بغيرتو زري اتريان نبلو هاتنا اسلامتي عمرو كوري عاز داهيه العربيان في يقولوا هاتنا هم تماشى تصرفي پیغمبر صلى الله عليه وسلم بيشر بزاربو ديزاني او هل سو كوتي پیغمبر صلى الله عليه وسلم بكو انساني شي اعتيادينيه غوريثي كوري حارث دا فرمي ويستم پیغمبر بكوجم صلى الله عليه وسلم يعني بيكوجم كشير مليدز داي كشيرة كل دستن بربو كتا دستوي قوت ما تسلم من ذاك قوت من تعفو ذاك يعني تماشى ذاك بيغمبر إخوة صلى الله عليه وسلم استهموا قائد الدنيا بينا هريك هولي اختيالي دا من عفو ذاك بس دولة عفوينا كان قانون عفوينا كان شعفوينا بيغمبر صلى الله عليه وسلم بدولته بقانون وبهم مشتك يكسر كابراي دا بخشو دايبوري لي دقرا قال له بيغمبر إخوة صلى الله عليه وسلم خوي نمونه زور جواب اوها هر سوكوتي خوي نشان زين نكر لقروانا مثلا بيغمبر صلى الله عليه وسلم لقر رعيته كان لقر افرد لقر خيزاني لقر منداله كاني لقر جيرانه كاني لقر بازاري لوانا همي بناو خلق هذا السوره حتى كلا عائشه برسي روشتي بيغمبر كوب صلى الله عليه وسلم كان قرانا يمشي بين الناس قرآن يقول بيني خلق دهات ودسو وندا بيغمبر إخوة صلى الله عليه وسلم تصرفي جوانو الريكو بيقبو حتى بخو بزانكو توصيه من ذاك لو خاطري وي إنسان بتواني لقركم القادة لقى خلق ده سكوتكم من فرج عن مسلم من فرج عن مؤمن كربة من كرب الدنيا فرج الله عنه كربة من كرب يوم القيامة ومن يسر على معسر يسر الله عليه في الدنيا والآخرة ومن ستر مسلما ستره الله في الدنيا والآخرة ومن كان في عون أخيه كان الله في عونه يعني تماشادك في غمر صلى الله عليه وسلم مجتمعك بروردك عزيز لسر يكتر لابدر شد لسر يكتري آسام بكن ستري يكتري بكن ويارمتي يكتري بدن خوا يارمتي تانددا يعني او كوملغاي او هابر ورداك البيغمبر اخوة صلى الله عليه وسلم لقى الخلق دا بيجين وكو انسان كان يعني كيف تام بيبن بتوان تعامليا لقر بكن لو خاطر بتوان او ريسك جواني هي كمان بلاوي دا كمو انغوش بواني دي كيف جايين بابا داش بذات وزنا الامام استاذ دكتور خالد بيجوي بسم الله امام مستاني بريس دسم الله امام مستر سربازو بقوتيني قصيدك يان سرودك باب فرميت birena keimro vinazan bo birena keimro vinazan bo أمري يزدان بو بيرنا كي آل
سد سبحان الله چون هاتکایا بۆ بیرێ ناکەی مرۆڤی نەزان بۆچی لا ئەدەی لە ئەمری یەزدان بۆ بیرێ ناکەی ئالەم دنیاە سەد سوبحان الله چۆن هاتەکایە سەد سوبحان الله چۆن هاتەکایە ئەگەر بیر بکەی ڕێی قورئان دەگری چونکە دازانی ڕۆژێک دێ و دەمری ئەگەر بیر بکەی ڕێی قورئان دەگری چونکە دازانی ڕۆژێک دێ و دەمری هەتا شەرمەزار نابی لە مەحشەر تا ئەو بنۆشی لە حەوزی کەوسەر تا ئەو بنۆشی لە حەوزی کەوسەر تا ئەو بنۆشی لە حەوزی کەوسەر بۆ بیرێ ناکەی مرۆڤی نەزان بۆچی لا ئەدەی لە ئەمری یەزدان بۆ بیرێ ناکەی ئالەم دنیاە سەد سوبحان الله چۆن هاتەکایە سەد سوبحان الله چۆن هاتەکایە ئەگەر وانەکەی خۆت تاوانباری لە قیامەتدا زۆر شەرمەزاری ئەگەر وانەکەی خۆت تاوانباری لە قیامەتدا زۆر شەرمەزاری ئەوساش بێسوودە هاوار و ڕۆڕۆت گەش کەسێ دەکەی بە قوربانی خۆت گەش کەسێ دەکەی بە قوربانی خۆت گەشت کەسێ دەکەی بە قوربانی خۆت بۆ بیرێ ناکەی مرۆڤی نەزان بۆچی لا ئەدەی لە ئەمری یەزدان بۆ بیرێ ناکەی ئالەم دنیاە سەد سوبحان الله چۆن هاتەکایە سەد سوبحان الله چۆن هاتەکایە ئەگەر ئێستاکە بۆ خوا تێکۆشی لە قیامەتدا کەوسەر دەنۆشی ئەگەر ئێستاکە بۆ خوا تێکۆشی لە قیامەتدا کەوسەر دەنۆشی هەتا هەتایە جێگات بەهاشتە قەد بێزەر نابی لەم خۆشی و گەشتە هەتا هەتایە جێگات بەهاشتە قەد بێزەر نابی لەم خۆشی و گەشتە قەد بێزەر نابی لەم خۆشی و گەشتە قەد بێزەر نابی لەم خۆشی و گەشتە بۆ بیرێ ناکەی مرۆڤی نەزان بۆچی لا ئەدەی لە ئەمری یەزدان بۆ بیرێ ناکەی ئالەم دنیاە سەد سوبحان الله چۆن هاتەکایە سەد سوبحان الله چۆن هاتەکایە خوا پاداش بداتەوە یا خۆمە مستەسەر باس بەڵێ بەڕێزان خۆشەویستان بەردەوامین ئینشاءالله لە پێشکەشکردنی ئەو بەرنامەیەمان کەوا تایبەتە لەسەر بابەتی هەڵسوکەوت لەگەڵ یەکتری ڕووی پرسیارم ئاراستەی بەڕێز دکتۆر ڕێبوار حوسێن کەرکوچی دەکەم و دەپرسم ئایا پێشینی چاک و سەلەفی ساڵحمان تاوەکو باب و باپیرانی ئێمەش
چۆن هەڵسوکەوتیان لەگەڵ یەکتر کردووە. بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على أشرف المرسلين وعلى آله وصحبه أجمعين. دیارە ئەو پرسیارەی جەنابەت پرسیارێکی زۆر بەجێیە. ئێمە ئەگەر بمانەوێت بە جوانی هەڵسوکەوت و مامەڵە بکەین ئەوە بێ سەیری پێغەمبەری نازدار و شیرین بکەین صلی الله عليه وسلم کە ئەفەرمێ خوای گەورە وەلەکم فی رەسوول الله ئوسوەة حەسەنە. مامەڵەی پێغەمبەر لەو پەڕی جوانی و پاکی و بێگردی بووە. ئەو کاریێزمایی کە پێغەمبەر هەی بووە لە مامەڵەکردن لەگەڵ دەوروبەرە جێتی ڕامان و دیراسەی زۆر قوڵە. و ئەو سەحابە بەڕێزانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو کانیاوە پاک و چاک و جوانەوە سودمەند بوو نەتوانیویانە مامەڵەکەی پێغەمبەر ڕەنگ بداتەوە لە ژیانی ڕۆژانەی خۆیانە. و کاتێ پێغەمبەری خۆ عليه سەڵات وسەلام ئەم مامەڵەی داڕشتووە داڕشتنەکەی لەسەر ئەساسی خۆشەویستی بۆ خوا بووە. مەسلحەت و بەرژەوەندی دنیای لەگەڵا نەبووە. بۆیە سەرکەوتوو بووە. ئەگەر بمانەوێ ئێمە لە مامەڵەی ڕۆژانەمانە لە معاشرە و هەڵسو کەوتمانە سەرکەوتوو بین ئەبێ مەسلحەت و بەرژەوەندیەکان وەلا بنین دیقەت بدەین ئێمە ئەم مامەڵەیە لەبەر خوایە چونکە پێغەمبەری نازارە فەرمێ صلی الله عليه وسلم ورجلان تحابا في الله اجتمعا عليه وتفرقا عليه ئەمە لەک بەرخوا نەبێ ئێمە لێرە کۆ نابینەوە. ئەگەر لە بەرخوا نەبێ واز لە ئیش و کاری خۆمان ناهێنین بێن خزمەتی ئەم دین و دعوە بانگەوازە بکەین. بۆیە هەر کارێک ئەساس و بناغەکەی لەبەر خوا بوو دڵنیا بین نەتیجە و بەرهەمی ئەبێ. و پیاو باشانیش ئەم کارەیان زانیوە چی لە سەحابە بەڕێزەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و هەتا هاتووە سەردەمی پێشین و تابعین و شوێنکەوتوان و تا زەمەنی خۆمان. هەلە ناو کردەواری خۆمانە پیاو باشان ئەم مامەڵە جوانەیان کردووە لەگەڵ یەکە. ئەوە مەولەویە هەزار ڕەحمەتی لێبێ. ئەبیستێ پیاوێکی خواناسێ لە شاری کەرکووک ئەوێ سەردانی بکە. بەڵام کاتەکەی کە ئەوێ سەردانی بکە کاتی سەردانی نییە. کاتی مناجاتە لەگەڵ خوا. کاتی قسەکردن و گفتوگۆیە لەگەڵ خوا. ئەڵێ ئەگەر ئەمە بەڕاستی پیاوی خوا بێ نابێ ئێستا خەوتو بێ. بە تەنیشت ماڵەکەیان ڕەت ئەبێ بەیتە شعرێکەڵێ ئەگەر بتوانم بێڵێم. ئەڵێ شەوان خەڵوەتەن ماڵ بێ ئەغیاران عالم گشت خەفتەن دۆست خەبەردارن. ئەوانەی کە وەلی خوان ئەوانەی کە پیاوی خوان ئەوانەی کە بۆ خوا سوڵحاون هەروەکو ئەم مامەسا بەڕێز و بە قەدرانە بە تەئکید کاتەکانیان وەک خەڵکی ئاسایی بەڕێناکە. جا ئەوەی کە گوێی لێیەتی باوکی شێخ ڕەزای تاڵەبانیە شێخ عەبدوڕەحمانە هەڵم نەکرد بێ کە گوێی لێ ئەبێ ئەوی جواب بێداتەوە. ئەڵێ بەیتە شعریەکەی ئیرادەم یەدەنوەی کەڵپەوسەوە شەوناڵین خۆشە وەتەک دۆستەوە. کە گوێی لێ بێ مەولەوی ئەڵێ مەوەلی خوایە ئەمە کەسی خوایە سەڵاوات لێ داوەچێتە ژوورەوە شەو تا بەیانی خەریکی مناجات و لیقا بن لەگەڵ خوایە. ئەم بەرهەمەیە کاتێک ئێمە ئەمانەوێ مامەڵەیەکی جوان و پێشینە ئەمە ئاوها ئیسفادەیان کردووە. ئەو ئیمامی شافعیە دائەنشێت گلەی لە خۆیەکە. ئەڵێ ئوحب الصالحینە وەلەست منهم بەخوا مامۆسایان ئێمە ئێوە خۆشەوێ چونکە ئێوە پیاوی خوان ئێوە وەلی خوان. ئیمامی شافعی گلەی لە خۆیەکە فەرمێ ئوحب الصالحینە وەلەست منهم پیاو باشانم خۆشەوێ بەڵام لەوان نیم وأرجو أن أنال بهم شفاعه وادارم لو پیاو باشانەوە بەر شەفاعەتی خوا بکەوم چونکە ئەمانە مەقامیان هەیە لەلای خوا ئەلا أن أولياء الله لا خوف عليهم ولا هم يحزنون وأكره من تجارته المعاصي وإن كنا سواء في البضاعة. پیاو باشان بەڕاستی هیچ کاتێک نەهاتووە خۆی دەرخا و خۆی عرضکات دائیمەن سەرزنشتی خۆی کردووە بۆی شەیتان فێڵی لێ نەکە بۆی نەفس و هەوا ئارەزوو و شوهرەت و ڕاگەیاندن و دەرکەوتن و ئەم بابەتانی کە ئەمڕۆ لە کایە هەڵی نەخەڵەتێنێ ئەو کاتە ئەوە نەبوو ئەوە نەترسا و حەزەری کردووە. جا ئیمامی ئەحمەد کە گوێ لەم بەیتە شەعرا بێ جواب بێداتەوە ئەفەرمێت تحب الصالحین وأنت منهم. شافعی تۆ پیاو باشانت خۆشەوێ بەخوا هەر لەوانی ئەتوش لەوانی دەسە باشەکەم بەسەگەن خی گەورە سەلامەتتان کە ڕەبی خوا مافەستان ئەم مەجلیسە ئینشاءالله مەجلیسی خێر و بەرەکەت جاو مێدەواری ئینشاءالله ئەم نمونە جوانانە لەناو ئێمەش زیندوو بێتەوە خی گەورە عاقبەتمان بەخێر بگێڕە. بەڕێز جەنابی دکتۆر زانا قەساب پرسیاری ئەوە لێ دەکەم ئایا جۆرەکانی هەڵسوکەوت لەگەڵ یەکتر
چۆنن و چەندن و ئایا کاریگەری دەرونیان لە بەرامبەر یەکتر بە چ شێوازێکە؟ بسم الله الرحمن الرحيم خوشحال من خزمەتی ماوەسا بەڕێزانەیە لە خزمەت جەنابتانە. طبعا پێشەوەی ئینسان باشە بکە لەگەڵ خەڵکا کاتێکە مامەڵی باشەکە لەگەڵ خۆیایکە. خی گەورەژە فەرمێ ئین ئەحسەنتم فەلیئەنفوسکم، هەر کەسێ باشە بکە بۆ خۆیەتی. یەکەم جار کە من لەگەڵ بەرامبەرەکەمە بە شوازێکی باش ساکەم، کۆمەڵک هۆرمۆنی سەعادە هەیە لە لەشی منە ئێدە دەرەوە، هۆرمۆنەکانی قەلەقی لە لەشما کەمە بێت. کاتێک کە تۆ مامەڵەیەکی دروستەکەی لەگەڵ بەرامبەرتا هۆرمۆنی کۆرتیزۆڵ و ئەدریناڵینەوەوانە کەمە بێت، کەمانە هۆرمۆنی قەلەقی مەشهورن. کۆمەڵێک مەوادی کیمیایی ئەڕژێ لە مێشکە کە مرتاحتەکە، ئیندۆرفینە، دۆپامینە، سیرۆتۆنینە، ئەم مادانە. جام بە سوعبەتەوە دای ماڵمەڵی ناوی جنۆکەیە ئەم ناوانەی ئێمە. ئەم مادانە زیاکە لە مێشکی ئێمە و لە خوێنی ئێمە، ئەمە لە ڕانگە بایۆلۆجیکەوە. کوردەواری خۆمانەڵێ بە زمانی خۆش مار لە کون دێتە دەرەوە. یعنی دێها جار هەندێک نەخۆشی زۆر توندمان هەبووە کە ئێمە لە خەستەخانە داخڵمان کردەوە. طبعاً نەخۆشە دەرونەکان زۆرن، لە سایە 95 لە ئاسایی ئاژیت و داخڵی خەستەخانە نابێت لە سایە 5 جاری وایە پێویستکە داخڵ بێ. بەبیرم دێ بەیانیکانێکی لە نەخۆشەکانمان نەخۆشی دوو جەمسەریە بوو، لە حاڵەتێکی زۆر تووڕەبوونا بوو، گومانی هەبوو، دایما ترسا ئەوانی چواردەوری مراقبەیەکەن. تەمان گومانێکە لە مێشکایەتی و الحەمدلله زۆر باشە، 2 ساڵە ئیشی خۆیەکە. المهم طبعا لە قاوشی کردبوو بەهرا، ینی جەماعەتی قاوشیش لێی کۆبوو بوونەوە. طبعا کە لێی کۆبی تۆ خراپ بێ، هەر چۆنێ بەهۆیمان دەرکرد، وڵای تر نازم خوا قسێ دڵم بۆ من ئەوەندە ساڵح نیم مەشتانە بە مێشکمە، چوومە لایە وتم دەستی ماچکەم، بەس ئەوەندە گریا. وەڵام سەری ماچ کرد، خەوی بە هەیستی دەستم ماچ وتم وەڵام ماچی مەکە بەم قسێ برمانە ژوور و عیلاجمان بۆ کردو هادەمان کردوانێ والحەمدلله زۆر باش. قەزدم لە چییە؟ شاهیدەکە لێرە قسەکە نییە، شاهیدەکە لێرە کاریگەری قسێ، کاریگەری مامەڵەیە لەگەڵ بەرامبەر. تۆ ئەکرا بە نوعیشکە مامەڵی لەگەڵا بکەی نەتیجەکەی خراپتر بێ، بەڵام بە قسەیەکی هێواش مامەڵەکە ئەگۆڕی لەگەڵ بەرامبەرەکەت. خی گەورەش لە قورئانە پێمانە فەرمێ وەکانە ئەبوهما صالحا، مامۆسایان بۆ ماوە ئەگوازرێتەوە. صالح بوونی ئەم مامۆسا بەڕێزانە و ئەو مەجلیسە مبارەکە ئەگوازرێتەوە بۆ نەوەکانمان، چکە لە ڕۆی گەی بۆ ماوە و ویراسەوە شتێکمانە پێدە ئیپیجەنەتیک. ئیپیجەنەتیک واتە سەرو بۆ ماوە. یعنی چی سەرو بۆ ماوە؟ یعنی ئەشێ من تا چەند جیلێک لەمەوە پێش سیفەیەکی خراپ هەبوو بێ لە عایلەکەمانە بۆمان گوازرا بێتەوە، بە سلوک بێ یا بە بۆ ماوە بێ، بەڵام یەکێک لە ئێمە دێ ئەم سلوکە ئەگۆڕێ ڕایەگرێ، هێکا بە ڕەفتارێکی جوان، هێکا بە مامەڵەیەکی پێغەمبەرانە وەکو مامۆسا نمونەیان هێنایەوە صلی الله علیه وسلم. ئەم مامەڵێ بە سلوک ئەگوازێتەوە بۆ مناڵەکان، ئەم مامەڵێ بە سلوک ئەگوازێتەوە بۆ گەڕەکە، بۆ چواردەورەکە، وای لێدێ ڕەفتارەکانمان جوانتر ئەبێ، بەرامبەر حەزەکە گوێی لێت بێ. ئێمە هەموو وەزانی لە ڕوانگەی فیزیۆلۆژی لەشی ئینسانەوە، کار ئەندامزانی فەسلزەی نەفسی لەشی ئینسانەوە، کار و موگناتیسی هەیە لەشی ئینسان. هەمووتان لەوانێت تەختیتی دڵتان کرده بێ کاچی تەختی دەکەی 6 لێرە دەبەستن و دوان لێرە و دوان لێرە ئابەستن، باشە خۆ دڵ لێرێ، ئەی بۆ کارەبایەکەی لێرەوە فەحسەکرێت، لەبەرەوەی ئەم کارەبایە لە لیسما بڵاوە بێت و دەماخیش کارەبایەتی هەیە. لە ڕوانگەی عارفینیشەوە ئەڵێ تەناجوسیان هەیە لەگەڵێکا. پێغەمبەری خواجە فەرمێ صلی الله علیه وسلم الأرواح جنود مجندة ما تعارف منها ائتلف. بالضبط لە ڕوانگەی نەفسیۆم شتەوایە. جاری وایە تۆ یەکێ خۆی کا بە ژوورە، ئەو کار و موگناتیسی لەشی کارت تێکە، هەڵی هەستەکەم دڵم کرایەوە کە فڵان کەزاتە ژوورە. جاری وایە نەفەرێکیش خۆی کا بە ژوورە، ئەڵێ بە قورئان هەوای لە ژوورەکە نەهێشت، هاڵی نەفەسی خۆش نییە. کەواتە کاریگەری ڕەفتاری جوان لە نەفس تا دەرەکەوێ، لە شکل تا دەرەکەوێ، خەڵک پێت مرتاحە بێ کات بینێ، خەڵک حەزەکە لەگەڵ تا دانیشێ، خەڵک حەزەکە لە مەجلیسەکە تا بێ، بەدەر لەوەی کە چاکەیەکەی لە خۆتە لە ڕوانگەی بایۆلۆجیکەوە، بەدەرەوەی لە ڕوانگەی ویراسیەکەشەوە چاکەیەک لەگەڵ خۆت و نەوەکانی دوای خۆتەکەی کۆمەڵگەیەکی وەکو مامۆستا جاوێمی دکتۆر ئەحمەدی شافعی فەرمووی کۆمەڵگەیەکی دروستەکەی، کۆمەڵەیەکی باش دروستەکەی. ئەم کۆمەڵگەیەش لە کۆمەڵێک تاک پێگاتون. لەبەرەوە آخر قسم لە ڕوانگەی سایکۆلۆژی ئەمە مستەڵحێکمانەی بڵین collective unconscious، واتە لاوەعی جەماعی. ئەمە مستەڵحێکی زۆر قەدیمە، بەڵام فعلا لاوەعی جەماعی زۆر کاریگەری هەیە. کۆمەڵگەیەک هەیە هەر هەمان ئینسانی باشن، سێرەکەی ئەم عیلانەی کە لەم کۆمەڵگەیە دروستە مندامی ئینسانی باشن، عکسەکەیشیمان هەیە، منطقەیەک شوێنێک هەیە بە خراپ ناوێن دەرکردووە، لەوە ئەچێ ئەگەر لێکۆڵینەوە بکەی سێرەکەی مجموعەی خەڵکی خراپ ئەم لەقەبەی پێدابێتن، هەمیان خراپ نەبن، بەڵام سلوکەکە شایدەکە لێرە ئەمێ قەز دەکە، سلوکەکە ئەگوازرێتەوە. لەبەرەوە خۆی گەورە یارمەتیمان با لەوانە بین کە سلوکی خۆمان ئێمە مستەڵحێکمانەیە ئیمۆشنال ئینتەلیجەنس، زیرەکی سۆزداری. بە کورتی ئەوەیڵێ هەر ڕەفتارێک ئەتەوێ بیکەی پێش ئەوە کەمتر لە چرکەی بیری لێکەرەوە. ئەمەش لە دیرە زۆر جوان فێرکراوین
نیەتە نیەت بیرکردنەوەی چونکە تۆ کە نیەتەکەت هێنا ئەجری قیامەتەکەشت دەستەکەوێت بەڵام لە هەمان کاتە بیرکردنەوەی ئەو بیرکردنەوەی واکە متابعی ڕفتارەکە وکەی ئەم قسەم لێرا کرد دەنگم بەرز بوو یا بەرز نەبوو ینی ئینسانی پێگەیشتووی مامەڵە جوانە و ئینسانەیە کە کاتێ مامەڵاکە ئەزانێت چیەڵێ لەکوێڵێ چۆنێڵێ زۆر سپاس خۆش بجەناوی دکتۆر بەڕێز جەنابی مامۆستا ئەحمەدی قامیشی کەواتە کۆتایی پرسیارەکەم بە ئاڕاستی جەنابەت بکەم و بڵێم ئایا بەرهەم و بەروبووم و سوود و کەڵکی هەڵس و کەوت لەگەڵ یەکتر چیمان دەست دەکەوێت و بەرهەمەکانی چین بەناوی خوای بەخشندەی میهرەبان سوپاس بۆ خوا کە لە مەجلیسێکی مبارەکدا لە خزمەت ئێوەی بەڕێز و لە خزمەت بینەران داین لەخوای گەورە داواکارین بەرەکەت بڕەژێ بەسەر مەجلیسەکەمانە و بتوانین ئەوەی کە دەیرێن ئێمە ژوابین تەوەرێکی زۆر باشتان هەڵبژاردووە کە مەسەلەی ئەخلاق هەڵس و کەوت ڕەوشت چونکە بەڕاستی لەم سەردەمەدا قەیرانی ڕەوشتە دروشمەکان جوانن هەمووی بەعام قسەی جوان و دروشم و شعارات بەڵام جاری وە ئەوەی بۆ خۆی باسی گەندەڵی و خیانەت و کۆمەڵشتەکە لە خۆیدا هەیە ئەم دینەی ئێمە سبحان الله دەڵێ تایبەت هاتووە بۆ ڕەوشتە جوانەکان إنما بعثت لأتمم مكارم الأخلاق خۆشەویستمان تایبەت بۆ ئەوە هاتووە ڕەوشتە جوانەکان تاوەکە لەوانەیە یەکێک بڵێ ئەی نوێژ ڕۆژ و کاکە بەرهەمی نوێژ ڕۆژ و تاعات و عیبادەکە ئەو ڕەوشتە جوانەیە تۆ نوێژەکە دەڵێ نوێژەوەی کە لە خراپە دروست خاتەوە ڕۆژ و فێری سەبرت دەکە ئەوەکانی کە سەدەقە زەکات فێری بەخشینت دەکە لەبەرەوە دینەکەمان یعنی بەرهەمی ئەم نوێژ ڕۆژ و تاعات و عیبادەتە ڕەوشتە جوانەکانە دەبێت بەرهەمەکەی دەرکەوێ بۆیە کاتێک کە ئێمە باسی ڕەوش دەکەین یعنی بەڕاستی وابزانە کە پێ ئەم دینەی ئێمە تایبەت هاتووە ڕەوشتەکان جوانکە چونکە تاعات و عیبادەتەکە بەشی زۆری نەزەریە دەبێتەوە بە عملی تەطبیقکەی ئەمەش کاتێک ئێمە باسی پێغەمبەری خوا دەکەین صلی الله علیه وسلم هەرچەندە ئینسان شەرمەزار دەبین چونکە بە حەقیقەت ئێمە زۆر بەمان ناوی بێناوەرۆشین بەڵام هەرچۆنێکی بێت دڵمان خۆشە بۆی کەوا شوێن ڕەسوڵ الله بکەین صلی الله علیه وسلم لە ڕیواتەکانە هاتووە لە سیرەدا کە کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تازە لە مەکە پەیدا بوو دعوە بانگەوازی دەکرد طبعا کاتێک کە یەکێک دعوە بانگەوازی حەق دەکا خەڵق قسەی بۆ دروست دەکات تۆمە توشتیوە ئەو کاتیدا ئەنگوت سحربازە و شێتە و شاعیرە و کۆمەڵەشتیان بۆ دروست دەکا وەکو بیستوتانە ئێساش کە کەسێک بەڕاستی دینداری بکات داوا بکات داعی بێ شتی بۆ دروست دەکەن دڵێن تۆندڕە و تیرۆرە و یعنی قسە ڕەقە و ئەو جۆرە شتانە لە ڕێگەی کاکە ڕەسوڵ الله دەڕۆشت پیرێژنێکی بینی کۆڵێکی دانابوو وتی وەرە ئەو کۆڵم یارمەتیم دەبۆی لە کۆڵێکم باش ئەو تەمانی ناسیوە ئەویش توێتی بێنە هەر بۆ خۆم بەتەڵەگرم ئەوە زۆر مهمە پێکۆ ڕۆیشتون هەتاوەکو بڵێم بۆ مەکە دوای ئەویش ژنەکە ویستوێتی پیرێژنەکە چاکێکی لەگەڵ بکە وتی جارۆڵە بە قەولی قەدیمانی خۆمان پیرێژنە دەڵێن بە قوربانت بم ئەتۆ ئەو چاکە لەگەڵ من کرد بە ئەمجا ئەو چاکە لەگەڵ تۆ بکەم چییە کورە یەکێک پەیدا بوو ناوی محەممەدە دەڵێ ئەو بتانە هیچ نین و ئەو شتە ئەوایە و وریا بە بەدووی نەکەی بە قوربان تۆ ئەوەندە کوڕی چاش و ئەوەندە ڕێک و پێچی با ئەویشتی وەڵاو منم دە یەکسەر پیرێژنەکە لێ شاتمانێنەوە بەسەڵمان بووم بەو ڕۆشتە جوانە کەواتە ثەمەرە و بەروبوومی هەڵس و کەوت لەگەڵ یەکتر بەرامبەرەکەت ڕەنگە ببێتە مای ئەوەی کە هیدایەت وەربگرێت بەرهەمی تر چیمان هەیە بەرهەم عەبدوڵای کوڕی مبارەک خانوەکەی بای 100 دینار بووە ئەو کاتی چووە گەڕاوە خانوەکەم دەفرۆشم بەچەند بە 200 کوڕە کاکە خانوەکەی تۆ 100 دیناری دەکە یاخی عەبدوڵای جوولەکەیەک بوو ببورن جوولەکەیەک بوو خانوەکەی دەفرۆش بە 200 وتیان قوربانە خانوەکەی تۆ 100 دیناری دەکە وتی داخر جیرانێک بێ ناوی عەبدوڵای کوڕی مبارەکە جیرانەتی ئەویشتان پێ دەفرۆشم جیرانەکەی ئەو بە 100 خانوەکەش 100 ئەوە 200 ئێستا جیران لەبەر جیرانی ڕاکە ئێستا لە خانەکەم کڕی وەشکۆ جیران وشتە من نیە کەسم بەرامبەر نییە سوبحان الله ئەمە لەلایەک جار تەماشا بکەین یعنی پێغەمبەر خوا صلی الله علیه وسلم لەو داوایدا کە کردوویەتی کەوا چۆن هەڵس و کەوتی کردووە کاتێکەوە دەبینی لە ساڵی 9 هیجریدا کە ئەو گوندەی حاتەمی تەی کە هەمویان دەبنە غەنیمەتی ئیسلام بە ژن و مناڵ و هەمویان دەهێنن بۆ خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە دەهێن بۆ خزمەت تەماشا دەکا ئافرەتێکی زۆر جوان کە جگەی سەرنجی هەمووان بووە قسەزان لە ناویاندا هەیە
ئەڵێ بمبەن بۆ لای محەممەد ئەیبەن بۆ لای ئەو پێی دەڵێ من ئێمە بنەماڵەیش خانەدانین لەبەر ئەوە نامانوێت سوکاتیمان پێ بکرێ و ماخیتە بەردەستی خەڵکانی نەیار ئەگەر ئازادمانکەی قازانجێکی زۆر دەکەی قسەی جوان پێم پێ تۆ چی فەرمون کچی حاتەبی تەیم حاتەمی تەیش کافریش بوو تەمان پێم باشاکە ئەم پیاوە ئەم ئافرەتە خانەدان حاتەمی تەی ناندەر بووە فەرمیدەی لەبەر خاتری ئەو هەمووتان ئازاد هەر هەمویانی ئازاد کرد بە هاچی دەستی کەوت بوو دوای ئەو ئافرەتە چۆ لە گوندەکەی خۆی ئەو خەڵکانی کە ڕەهەڵات بوون بۆ شاخ و بۆ شام ومانە هەمویان هاتنەوە موسڵمان بوون بۆیە ئەگەر ئێمە ڕەوشتمان هەڵسوکەوتمان لەگەڵ یەکتر جوان بێ لەسەر خۆ بێ ئەوە بەڕاستی کاریگەری لەسەر داوا دەبێت و دیارە کاتەکەم کۆتایی هات منیش دەڵێم ڕەوشتی بەرز سەرمایەی ژینە ئەوەی لێی دوور بێ دایم غەمژینە کردارەکانت پڕیادی خواکە ئەو سادەزانی ژیان شیرینە خوا پاداشتاتەوە زۆر سپاس دێم وڵای جەنابی مامۆستا ڕزگار بە کورتی کۆتا پەیامت لەسەر هەڵسوکەوت لەگەڵ یەکتر وڵی باشبوون و چاکەکردن لەگەڵ خەڵک ینی کارێکی ئاسانیە یعنی لە بەرۆی مخالفەی نەفس و مخالفەی هەموو حەزەکانی مرۆڤە باشە لۆ ئەگەر کەسێک شایەنی چاکەش نەبی ئینسانەکە خودی خۆی شایەنی ئەوەیە کە فعلەن باش بی چونکی پێغەمبەرە فەرمی صلی الله عليه وسلم ولا تخن من خانك نابی خراپەی خراپەکار وا لە مرۆڤکە کە خراپە بکا لەگەر دەوروبەرەکەی پاداشداتەوە بەڕێز جەنابی دکتۆر لە ڕاستیدا مامەڵەی جوان هەڵسوکەوتی جوان کلیلی کردنەوەی دەرگاکانی ژیانە کلیلی کردنەوەی سەرکەوتنە کلیلی کردنەوەی کۆمەلگایەکی سەرکەوتووە یەک نمونەی پشکۆلە شێخ حەسەنی خەرقانی ڕەحمەتی خوای لێبێ خانەقایەکی هەبوو شێخێکی کورد بوو بەسەر دەرگای خانەقاکەوە نووسی بووی هەر کەسێ بەلای ئەم خانەقای منا گوزەری کرد تێپەڕی ڕێزی بگرن هەڵسوکەوتی جوانی لەگەڵا بکەن مامەڵەی باشی لەگەڵا بکەن خواردن و نانی بدەنێ بەبێ ئەوە پرسیار لە بیر و باوەڕ و ئایدۆلۆژیاکەی بکەن ئەفەرمێ ئەو نووسینی شێخی خەرقانیە وای کردبوو کە دەیان لە ژوەکان و گاورەکان و خەڵکە لادینەکە تێئەپەڕین لە خانەقاکەی ئەوە ئیسراحەتیان دەکرد و بوو بەهۆی مسلمان بوونیان ئەم هەڵسوکەوتە جوانە توانی تەئسیر لەسەر ئەوەی بکاکە بەرەو دین بگەڕێنەوە زۆر سپاس بەڕێز جەنابی دکتۆر خالید گەردی بەڵێ والله من دکتۆر حەسان شەمسی پاشا کتوب شتی زۆرە لەیەک لە کتابەکان شتێکە جێرتەوە لەگە تەعامل ئی دکتۆرێک لە دکتۆرە بە ڕۆزەکان زۆر فائیدەی هەیە زۆر شتێکی جوان باز دەکات دیارە یەشێک حەدەسەکەی لێ دیتێ لەو دکتۆری دەجێرتەوە کابرای منداڵی دەینتە مستەشفای بەپەلە وەزعی خراپە ئەویش خەریکە ئیشەکەی لێ دەکە بابی نەخۆشەکەی منداڵەکە زۆر خۆی لێ تووڕە دەکات و زۆر قسەی پێدرێ و جوونیشی پێدەدا دکتۆرەکەش هیچ خۆی مشەوەژ ناکەدرێ بەس لەسەر خۆ بە و ئیشە بە پەلەپەل ناکرێ پێویستی بە عملیات هەیە و منداڵێت فەوریە بێ عملیات کرێ دیارە نەخۆشەکەی وا بووە کاتێک کە دەسیتە ساڵی و عملیاتی دەکاو دێتە دەرێ الحەمدولله منداڵەکەت هەموو شتێکی سەلامەت بوو زۆر چاک بوو لە مەترسی چوە دەرێ دکتۆری تایبەتشم ئاگادار کردی تۆ کە چاودێری بکەن بەڵام من بە ئیجازەت دەڕۆم کابرا پێی نارێ مەمنونیش یعنی هیچی پێ نارێ لە بەرەوەی پێشوەختە زۆر لی تۆڕە بۆ ئەوشت بسەرە خۆینانی دەڕوە یەکێک لەو معاونتوبیانەی کە لەوێن دەرە بانجی بابی مندارەکەی دەکە دەرێ لەزەی ئەو دکتۆرەی بای تێدەگەی نەکوڕ نە ئەو نەخۆشەی عملیات دەکرد نە هیچی دەکرد گوتی لە بەرچ گوتیۆ تەلەفۆنیان لۆ کرد پێش ئەو یەتوبێ گوتیان بابت مردیە گوتی ئەو منداڵە حاڵی شڕە ئەمە بێ خزمەتی ئەوە بکەم قسەت پێگو ئیهانەت کرد دەرێ زۆر تەریق بۆ یعنی گوتی بابی مردی عملیاتەکەی توی کرد ئەو جاڕۆی یعنی تۆرە ئێستا بەس پۆلینی ئەو تەسەڕوفە جوانە بکە ئەو معاملە جوانە بکە لەگەر نەخۆشدا ئەو جاوە بینە مەسەر مامۆستایەکی ئاینی لەگە کەسێک پرسیاری لێ دەکا مەثەلەن باوچێک لەگەر منداڵەکانیدا مەثەلەن بازرگانێک لەگەر مشتریەکانی خۆیدا ینی بەڕاستیە بێ ئێمە تەسەڕوفەکان بەکردەوە نیشاندەی نەک بە قسە خوا پاداشداتەوە بەڕێز جەنابی مامۆستا ئەحمەد قامشی کۆتا قسەی جەنابەت لەسەر هەڵسوکەوت لەگەڵ یەکتر وەڵا کۆتا قسەم ئەوەیە کەوە ئەوەی لەخوا بەترسین شەرم لەخوا بکەین ئەوەی دەیرێن باوا بکەین خۆشمان پێشە لە خۆمانەوە دەست پێ بکەین چونکە هەمومان دەبین بە یادگاری بە یادگارێکی جوان بین زۆر سپاس بەڕێز جەنابی دکتۆر ڕێبوار
زۆرێکمانەیە ڕەنگە نەتوانێت شەو نوێژی هەبێ و ڕۆژی سنەتی هەبێ هەر ئیکتیفاکە بە فەرزەکان بەڵام پێ ئەڵێن ئەگەر ئەتەوێ پلەی ئەمانەش بەدەست بێن و زیاتر ئەخلاقە جوان بکە. دەستخۆش بیا خۆ بەڕێز جەنابی دکتۆر زانا. قەزاباتەوە بە کورتی ئەگەر نەمانتوانی خزمەتی خەڵک بکەین هیچ نەبێ زمانمان پارێزین لە عەزیەتدانیان بە قسەیەک بە بوهتانێک یا بە هەر شتێکەوە عەزیەتەدا. خۆزای خێرتان بێت. زۆر سپاس بۆ هەموو لایەک بەڕێزان و خۆشەویستان سپاسیش بۆ ئێوە و سپاس بۆ بەڕێز مامۆستا سەرباز بە دەنگە زوڵاڵەکەی قورئانی بخوێندین و هەروەها سرودیشی پێشکەش کردین و سپاسی مامۆستایان دەکەین کەوا وەڵامەکانی ئێمە و هەروەها ڕوونکردنەوەی باشیشیان پێداین تا ئەڵقەی تر و بابەت و تەوەری تر بە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە بەخوای پەروەردیگارتان دەسپێرم وەسەلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.